پێشوازیمان لە جەنابی وەزیر بەڕێزژان لۆردیان کرد سەردانی جەنابیان لە کاتێکی هەستیارە کە هەرێمی کوردستان و عێراقیش وەک جیهان گیرۆدەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و لێکەوتەکانی بۆتەوە. ئەم سەردانە لەم دۆخەدا بۆ ئێمە گرنگە و نیشانەی بەردەوامی پشتگیری فەڕەنسایە بۆ هەرێمی کوردستان. لێرەدا دەمەوێت دووبارە بە ناوی گەلی کوردستان سوپاسی فەڕەنسا بکەم کە هەمیشە لە تنگانەدا پشتگیری لە مافەکانی دەستوری هەرێمی کوردستان کردووە. دوای ئابلوقەی 2007 لەسەر هەرێمی کوردستان فەڕەنسا دەوری سەرەکی بینی لە شکاندنی و هاوکار بوو لە دەستپێکردنەوەی گفتوگۆ لە بینی هەولێر و بەغدا. Solidarité dans le domaine humanitaire. زۆر خۆشحاڵم کە لێرەم لە هەولێر. ئەمە هەشتمین سەردانمە بۆ هەرێمی کوردستان. 4 جار وەک وەزیری بەرگری هاتووم لە کاتە هەرە سەختەکاندا. ئەمەش 4مین جارە وەک وەزیری دەرەوەی فەڕەنسا سەردانی هەرێم دەکەم. لە دەستپێکی کۆڕۆناوە ئەوە یەکەمین سەردانمە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. چونکە لەگەڵ هەرێمی کوردستان فەڕەنسا بەردەوام بوونی هەبووە لە کاتە هەرە سەختەکاندا کە ئێستا هەرێم و عێراق پێیدا تێپەڕدەبن. پێم خۆش بوو سەردانتان بکەم بۆ هاوسۆزی بۆ هەرێمی کوردستان. لە ڕۆژانی داهاتوودا چەندین کەلوپەلی پزیشکی و کۆمەک دەبەخشین بە حکوومەتی هەرێمی کوردستان کە یارمەتی کارمەندانی تەندروستی دەدات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. داعش ئێمە و کوردستانی تووشی پرسە کرد. دەبێت هەمووان پێکەوە ڕوبەڕووی ببینەوە، عێراقی و فەڕەنسی و کوردستانی، بەبێ ئەوەی کە ئاستی چاودێری نزم کەم بکەینەوە. لە دوا سەردانم بۆ هەرێمی کوردستان بەڵێنمدا چەندین ملیۆن یۆرۆ کۆبکەمەوە بۆ یارمەتیدانی ئەوە. لە ڕۆژانی داهاتووشدا فەڕەنسا هاوکاری دەگەیەنێتە پارێزگای هەڵەبجە. Un projet en partenariat avec la coopération allemande pour améliorer les services d'eau et d'assainissement dans le gouvernorat de Dohuk et qui fournit un effort particulièrement significatif pour l'accueil des réfugiés.